دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بەردەوامە لە پشتیوانیکردنی هەژاران و دابەشکردنی نەوت لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. لەو چوارچێوەیەدا دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتێکی دابەشکردنی نەوتی بە سەرچینی هەژار و کەم دەرامەتان لە سنووری ڕاپەڕین ئەنجامدا. تێیدا نزیکەی 20,000 لیتر نەوت دابەشکرا. هاوکاریەکە 320 خێزانی هەژار و کەم دەرامەتی گرتەوە بۆ هەر ماڵێک 6 لیتر نەوت دابین کرا. دیارە ئێمە دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە ئیدای ڕاپەڕین دەستماکە بە دابەشکردنی نەوت بەسەر خەڵکی کەم دەرامەت و بێباک و هەموو ئەو توێژانەی کە پێویستیان پێوێتی کە هەژارن لەو سنووریدا بۆ هۆیەوە کە بەفر و بارانی زۆر ڕووی لە دەفەرەکەمان کردو خەڵکێکی زۆر کەم دەرامەتە و نەوتی نییە. هەروەها بەخۆشتان زانن کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند بێباکە بەرامبەر خەڵکی و نەوتی دابەش ناکەوە. ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین هەستایم بە ئەو مەسئولیەتە کە نەوت بەسەر خەڵکی کەم دەرامەت دابەشکەین لە سنووردا. بڕی نەوتە لە ئیدای ڕاپەڕین نزیکەی 20,000 لیترە 360 خێزان سودمەند بووە لەو نەوتێدا. هەر خێزانەی سێ دە بە نەوتی دەدرێتێ. هاوکات دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی عەربەتیش نەوتی سپی بەسەر 150 ماڵی هەژار و کەم دەرامەت دابەش کرد و هەر خێزانێکیش بڕی 40 لیتر نەوتیان وەرگرت. هەمدیارێ وەکو دەستگای بەخشین لە هەموو مناسبەیەکە و لە هەموو خوانەخواسە کارەساتێکە و لە هەموو زروفێکی قرس و سەختە بەرامبەر میلەتەکەمان کە هەر کاتێک پێویستیان بە یارمەتی و کۆمەکی بوو بێ ئێمە کۆمپیلمان ڕاگەیانوە و یارمەتیمان تۆ کردوتەوە. سوپاس بەخوای گەورە ئێستاش ئەوە نزیکەی هەفتەیەکە ئێمە دەستمان کردۆ بە کۆکردنەوەی کۆمەکی بۆ دابینکردنی نەوت بۆ شار و شارۆچکەکان. سوپاس بەخوای گەورە تا ئێستا کەمیەیەکی باشمان بڕێکی باشمان دابەش کردووە لە قەڵازیە، لە باینجان، لە خوڕماڵ، لە هەولێر، لە بازیان، لە تەکیە و لە شۆڕش. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی عەربەتین 6,000 لیترمان دابین کردووە لە ڕێگەی خێرخوازانەوە دابەشەکەین بەسەر 150 ماڵدا. من وەکو بەرپرسی عەربەتی کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە ئەمڕۆ بۆ دووەمجار هەساین بە دابەشکردنی نەوت بەسەر خێرخوازاندا کە بڕی 6,000 لیتر نەوتە. فەرقی جیاوازیمان نەکردووە لە بینی ڕەگەزەکانی کورد و عەرەبە. بەڕاستی ئەمڕۆ زۆرترین نەوتمان بەسەر خێرخوازانە دابەش بەسەر ئەو برایانە دابەش کردو کە زۆرینەی ماڵە عەرەبەکانن. بەڕاستی وەجبەی تریشمان لەوە پێش تەوزیع کردو کە بەشی 30 ماڵمانەوە هەر ماڵێک 4 دەبەمان ناوەتێ. ئەم جاریان هەر ماڵێک و 2 دەبە نەوتێنێ کە بڕی 40 لیتر نەوتەکە. بەڕاستی بۆیە ئێمە زۆر سوپاسی خێرخوازانەکەین کە لەم سەرما و سۆڵا توانیویانە هاوکاری ئەم برایانە بکەن، چونکە بەڕاستی 3 ساڵە نەوت دابەش نەکراوە بەسەر هاوڵاتیانە، چونکە وەرزی سەرمایە، وەرزی بەستەڵەکە شەپۆلی سەرما و سۆڵە بەڕێوەیە. بۆیە ئێمە زۆر سوپاسی خێرخوازانەکەین. ماڵیان ئاوا بێ، خوای گەورە پاداشی خێران باتەوە. دابەشکردی نەوت لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بەهۆی ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە نەوتیان وەرنەگرتووە و ئەم ساڵیش بەهۆی هاتنی شەپۆلی سەرماوە زۆرێک لە هاوڵاتیان تووشی کێشەی دابینکردنی سوتەمەنی بوونەوە، بە تایبەتی کە ئێستا کارەبای پێویست نییە و قەیرانی غازیش لە ئارادایە.